Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. خوشحالم که دوای چند مانگێک دابڕان دیسان و گەڕامە وڵاتان هیوادارم کە بتوانم سوودێکتان پێ بگەێنم. با یەکسەر دەست بکەین بە ڤیدیۆی ئەمڕۆمان. چەندین کەس پرسیاری وایان لێکردوم کە ئایا فێربوونی ئینگلیزی لە ڕێگەی فلیمەوە باشە یان باش نییە. بۆیە پێم باش بوو کە هەر بە ڤیدیۆیەک وەڵامی و پرسیارە بەمەوە لەبەری هەمووتان سوودی وەربگرن. با ئێستاش دەست پێ بکەین. سێ هۆکاری سەرەکی هەیە کە وا ئەکات فێربوونی ئینگلیزی یان فێربوونی هەر زمانێکی تر لە ڕێگەی فلیمەوە کارێکی زۆر باش بێت. ئێستاش باوە هۆکارانە باس بکەین. هۆکاری یەکەمیان ئەوەیە کە کاتێک کە ئەتەوێت لە ڕێگەی فلیمەوە فێربیت فێری زمانە ڕاستەقینەکە ئەبیت، یعنی فێری ئەو زمانە ئەبیت کە خەڵکی قسەی پێیەکەن. زۆرجار ئەو شێوازەی کە لە تێکستبوک و کتێبەکانی منهەجە هەیە ئەو شێوازە نییە کە قسەی پێیەکەن. بۆ نمونە زۆربمان لە مەکتەب عەرەبیمان خوێندووە، بەڵام کاتێک کە ئەمانێت بۆ عەرەبیە لەگەڵ خەڵکی عەرەبا قسە بکەین هەر لەوانەشە گاڵتەمان پێ بکەین لەبەرەوەی ئەو عەرەبی کە لە مەکتەب ئەخوێنرێت وەکو ئەوە نییە کە لە قسەکردنا بەکارەهێنرێت. بۆیە کاتێک کە ئەمانێت لە ڕێگەی فلیمەوە فێربین ئەو زمانە فێرەبین کە قسەی پێەکرێت. هۆکاری دووەم ئەوەیە کە لە ڕێگەی فلیمەوە وشەکان و چۆنێتی بەکارهێنانەکەشی فێرەبین. زۆرجار لەوانەیە وشەیەکی زۆر بزانین بەڵام نازانین چۆن بەکاری بهێنین. بەڵام لە ڕێگەی فلیمەوە فێر ئەبیت کە چۆن وشەکە بەکارەهێنرێت و لە کوێشە بەکارەهێنرێت. هۆکاری سێیەم کەەوە ئاکات فێربوونی زمان لە ڕێگەی فلیمەوە کارێکی باش و بەسوود بێت ئەوەیە کە فێر ئەبیت چۆن شتەکان ئەوترێت، چونکە لە کاتی قسەکردنە تۆ هەستەکانیشت دەرئەبڕیت، هەر قسەکە نییە بیکەیت. بۆ نمونە پێکەنین و یان زەردەخەنە و تووڕێ و ئەمانە هەمووی لە قسەکردنا دەرەکەوێت بەڵام لە نووسینە نابینرێت. با نمونەیەک بهێنینەوە بۆ ئەوەی بابەتەکە ڕوونتر بێت. بۆ نمونە بە کەسێک ئەڵێیت زۆر جوانیت، شێوازی دەربڕینی هەمان قسە ماناکەشی ئەگۆڕێت. واتە ئەگەر بڵێیت زۆر جوانیت، زۆر جوانیت، ئەگەر وا بڵێیت ئەمە لە نووسینە دەرناکەوێت بەڵام لە کاتی قسەکردنە بە جوانی دەرەکەوێت و تێئەگەیت کە مەبەستی وەسفکردنی نییە بەڵکو گاڵتە پێکردنیەتی. بۆمان دەرکەوت کە ئەتوانیت لە ڕێگەی فلیمەوە فێری ئینگلیزی ببیت. بەڵام ئێستا با باسی ئەوە بکەین کە چۆن بتوانیت فێری ئینگلیزی ببیت لە ڕێگەی فلیمەوە. کاتێک کە ئەتەوێت فێری ئینگلیزی ببیت لە ڕێگەی فلیمەوە یان لە ڕێگەی زنجیرەوە شێوازی سیرکردنەکەی جیاوازە لەوەی کە تۆ سەیری فلیمە بکەیت هەر بۆ خۆشی. واتە مەبەستمەوەیە کە ناڕۆیت گەمەشامی بێنیت و دانیشتی بەدەم گەمەشامی خواردنەوە سەیری فلیمەکە بکەیت، بەڵکو ئەبێ بە شێوازێک سەیری بکەیت کە ئیسفادەی لێ بکەیت. چۆن بتوانین ئیسفادەی لێ بکەین؟ یەکەم شت ئەوەیە کە ئەبێت فلیمێک هەڵبژێریت کە حەزت لێی بێت. مەبەستمەوەیە کە ئەبێت بابەتەکەی لەگەڵ حەزی تۆیا بگونجێت. بۆ نمونە تۆ حەزت لە بابەتی مێژووییە، ئەبێ بڕۆی فلیمێک هەڵبژێری کە باسی بابەتێکی مێژوویی بکات. دووەمیان ئەوەیە کە ئەبێت فلیمێک هەڵبژێریت کە لەگەڵ ئینگلیزیەکەی تۆیا بگونجێت، واتە لەگەڵ ئاستی ئینگلیزی تۆیا بگونجێت. بۆ نمونە ئەگەر تۆ لە سەرەتای فێربوونی ئینگلیزیە بیت نابێت بڕۆی فلیمێکی ئاڵۆز هەڵببژێریت کە بابەتەکەی زۆر ئاڵۆز بێت، چونکە وات لێ ئەکات کە هیلاکەبی بەدەستیەوە نە چێژی لێوەرەگریت و نە هیچیش فێرە بیت، بەڵکو بێ فلیمێک هەڵبژێریت کە لەگەڵ ئاستی زمانی تۆدا بگونجێت. ئانیمێ لەگەڵ ئانیمەیشن ئەم دوو جۆرە باشترین جۆری فلیم و زنجیرەن بۆ فێربوونی زمان. ئانیمێ جۆرە فلیمێکی یابانی ئەنیمەیشنە کە تایبەتە بە گەنجانەوە و لە کۆتایی ڤیدیۆکەشدا ئەنیمەیەکی زۆر بەسووتان بۆ پێشنیارەکەم، ئێتر ئەگەر حەستان لێ بۆ توانن سەیری بکەن. خاڵێکی ترەوەیە کە هەڵبدەن لە کاتی سیرکردنی فلیم و زنجیرەیە سەبتایتڵ بەکار نهێنن، چونکە کاتێک کە سەبتایتڵ بەکارهێنیت تۆ زۆربەی کات هەر نووسینەکە ئەخوێنیتەوە و ئاگات لە گوێگرتن نامێنێت. ئەگەر سەبتایتڵ بەکار نهێنیت توانای گوێگرتنت زۆر باشترە بێت و ئەتوانیت بە ئاسانتر لە خەڵک تێبگەیت و ئەمەش یارمەتی دەدات کە کاتێک لەگەڵ خەڵکا قسە ئەکەیت دواتر بە ئاسانتر لێیان تێبگەیت، چونکە کاتێک کە قسە لەگەڵ خەڵکەکەیت سەبتایتڵی لەسەر نییە قسەکردنەکەیان. خاڵێکی ترەوەیە کە پێویست ناکات لە هەر وشەیەک تێنەگەشتیت یەکسەر فلیمەکە بۆستێنیت و بڕۆیت لە دیکشنەریە سەیری بکەیت و بزانیت مانای چییە، بەڵکو لە هەر فلیمێکەوە 10-15 وشەیەک فێر ببیت زۆر زۆرە، چونکە ئەگەر تۆ هەموو جارێک لە وشەیەک تێنەگەشتیت بیوەسێنیت و بڕۆی سەیری بکەیت نە چێژ لە فلیمەکە ئەبینیت و نە سوودێکی واش وەرەگریت، چونکە ناتوانیت تۆ لە فلیمێکەوە 200-300 وشەی تازە فێر بیت، بەڵکو هەوڵ بدەن لە هەر فلیمێکەوە 15-20 وشە فێر ببیت زۆر زۆرە، چونکە تۆ فێری چۆنێتی بەکارهێنانەکەشی ئەبیت. ئەگەر فلیمەکانت داونلۆد کردو لە ڕێگەی کۆمپیوتەرەوە سەیریەکەیت ئەتوانی پلەیری VLC بەکاربێنین کە زۆر بەسوودە،
بۆن مونە کاتێک کە ئەکتەرەکان بە خێرایی قسەکەن ئەتوانیت لە ڕێگەی ئەو پلێرەوە خاوی بکەیتەوە و بەو شێوەیە ئەتوانیت لە قسەکردنەکەیان تێبگەیت. ئێستاش بات چەند ئەنایم و ئەنیمەیشنێکتان بۆ پێشنیارەکەم ئەگەر حەستان لێبوو ئەتوانن سەیری بکەن. یەکەمیان ئاڤاتار. ئەمە زنجیرەیەکی زۆ باشە بۆ فێربوونی ئینگلیزی چونکە ئەپیسۆدەکانی زۆ کورتە و زمانەکەشی زۆ قورس نییە. هەر ئەپیسۆدێکی تقریباً 20 دقەیەکە بێت بۆیە توانن لە ڕۆژێکا 1-2 جار سەیری ئەپیسۆدەکە بکەنەوە بۆ ئەوەی کە باشتر سوودی لێوەربگرن. ئەنیمەیشنێکی تر کە شێوازی ئینگلیزیەکەی زۆ قورس نییە ئەویش ئاپ. هەروەها دانێکی تریش کە تازە دەرچووە مۆگلی، ئەمەشان ئینگلیزیەکەی زۆ قورس نییە توانن سەیری بکەن و سوودی لێوەربگرن. ئێوەش دەتوانن لە کۆمنت ئەو فلیمانە بنووسن کە سوودتان لێوەرگرتووە و بۆی هاوڕەکانی تریش سوودی لێوەربگرن. بەم شێوەیەش ڤیدیۆڕمان کۆتایی هات. ئەگەر سوودتان لە ڤیدیۆکە وەرگرت لایکی بکەن و بۆ هاوڕەکانتانی بنێرن و ئەگەر سوودتان لێوەرنەگرت دیزلایکی بکەن و پێمان بڵێن چۆن بتوانین ڤیدیۆکانی داهاتوومان باشتر بکەین. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.